ولا بريت ئەو منزەرە ماسەوی ماری بەسێ لۆمان هاتیان بیگرە دەی چێوە دیسان دەگیریەی هەدێ تو نازانێ من لۆ دەگرێ بە جارێ دەزانم کو نازانم دیسا بەسمەکەیە ئەرێ هەمین ئەتوو بەس نییە ئەو گریانە هەموو ڕۆژێ گریان ناوەڵە بەسنێ کوێ ناوەڵە تو نازانێ کوشت هەمچی بگریەی دەبەسە ژێر لێزار نەبووی ئەح لە هەمینی هەمین جۆردی ئەو ماستەیدانێ وەرەوە دیوەخانەیشم پێێتە باشە؟ باشەوە دێ هەمین ئەرێ هەمین لەوەرە هاتم ماشەڵڵا بچی هەرزێک یەک ساعتت پێ دەچێتە دێوە پێم بدێژنێ ئەو گریاناتە کەنجینێ ئەمنت کوشت گریان نەبڕاوە ڕەحیم بەگزگم بە کچەکەی خۆمان دەسووتێ دەچینە هەر ئاهەنگەکی دەچینە هەر شایەکی ئەم جەرگم لەو کچەم دەسووتێتن ئەو کچەم ماوە هەموو عالەم مێردی کرد هەموو عالەم چۆن ماری خۆی ڕاستە ئەمە کاتی خۆی لە مێرکردنی کچەکەم ڕێگر بوو بەس ئێستا خۆ ڕێگر نیمە ئەمە چ بکەم کەس نایەتە داخوازی ئەو کسەش ڕۆژ بە ڕۆژ هەردادێت و وەزعی خراپ دەبیتن نابی ئەو هەلەی گەڕێن وازی لێ بینی ناخر گوناحە بابە خۆ هەر کەسی من نییە مێردی نەکردبی ئەوەتە لە گوندی خەڵکەکی زۆر کەسیان نەمارەوە و مێردیان نەکردیە بابە ئەوە قسمەت و نسیبە ئاخوا نابی ڕەحیم بک ئەمە دەبی تەکبیرەچی لەو کچێ بکەین ئاخر گوناحە ئەو هەر بمینێتەوە سەری سبی لە ماڵی بابی بۆنیتەوە مەقسەدت چی هەمی دەتەوێ بۆ ئاخیری عومرەی بچم دەرکە لە ماڵان بگەڕێم حیای خۆم ببەم برێم وەرنە داخوازی کچەکەم نانا منش وها نارێم خۆ عادی چ دەرێ تەکبیرەکەم هەیە ئەگەر بە قسەم بکەی وەمان لێ زود تەکبیرمان لۆ بکەن لۆ ڕەحیم بە گۆڵە هەندێک جاران ئەو قسە و ئەو تەکبیرەی ژن دەکاپی هەر پێ نازانیتەوە وایە ئەتوو ئەمنت پێ عاقڵ نییە زۆر دە باشە مامۆستا خالیدی بانجی ماڵێ بکە مامۆستا خالید باش ئەو چ پێیوەدی بە کێشەیمە هەیە با مامۆستا خالید دەتانێ حەلی کێشەیمە بکاتن ئاخر تێم ناگەینی کو با پێت برم یا خۆ بەخێر بێ مامۆستا خوا عەفومانکە یا ڕەبی خوا لێمە ڕازی بی مامۆستا سەلامەت بی هەمینی خێزانم ڕێگە چارەش دیتەوە لۆ بە مێردانی ئەو کچانەی هەتە ئێستا مێردیان نەکردیەوە بە تەمەندا چوونە و نەمارە بابیان ماینەوە ماشەڵڵا چ ڕێگاکەوە مامۆستا دەمانەیە لە وتاری هەینی لەو هەفتەیەی باز لە بابەتە چی بکەی هاندانی ئەو گەنجانە بکەن ینی هانیان بدەن بچنە داخوازی ئەو کچانەی کاتە ئێستا بە تەمەندا چوونە و مێردیان نەکردیە با ئەو کچانەش کچە ئاغا بن بەگ بن با دەوڵەمەند بن نەترسێن والله عافیە بەڕاستی ژنێکی زۆر ژیرت هەیە خەمت نەبی بەێ ئەو هەفتەیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای وتارەکەمان لەسەر ئەو بابەتەیە وای مارە تاوەبی مامۆستا دەمزانی هەروە جوابم دەدەیەوە سەلامەت بی مامۆستا ئەو جە شەرت نییە لە وتاری هەینی ڕۆژانە ئەو هەرە ناو خەرچی دەبی کە گەنجەکان دەبینی هانیان بدەن با بچنە داخوازیان تەنانەت پێیان بڵێ با بێنە داخوازی کچی منیشبی ڕاستی دەبوو ئەو بەڕاستە بەڵێ دڵنیایی مامۆستا کو باسم کرد ئەوەی هەوە کوڕە هەژارش بی هەرچێبی مامۆستا ئەمە ڕاستیوە باشە چەند ساڵە لەو بۆ نوعی بیرت نەکردەوە مامۆستا ئەوەی ڕۆی ئێستا کە ئەمە ڕازیمە هەر کەسێک بێتە داخوازی کچەکەم بەس کوڕەکی باش بی با فەقیریش بی با پێشکەشی بی دەستەکانت خۆش بی بریارێکی زۆر باشت دەیە خۆشەویستمان درودی خوا لەسەر بێت دەفەرمیت صلى الله عليه وسلم تزوجوا الفقراء يغنيكم الله صدق رسول الله معناکەی زۆر وازحە بەێ ئێستا دەسمە ماڵێ وتارکی زۆر گرنگ لەسەر ئەو بابەتی ئامادە دەکەم ئینشاءڵڵا دەبتە خێر و بەرەکەت لە هەموو گەنجەکان لەسەر ئیزنت
قوربانیەکان لە هەر شوێنێک لە وڵاتەدا بن من دەمدۆزینەوە و چیرۆکەکانیانم دەنووسیەوە بەڵام دەمویست شەماڵ بدوێنم ئەو پیاوە چیرۆکێک کاریگەری لابوو ڕۆژانە پەیوەندیم پێوە دەکرد زۆر کەسم ناردە لای بەڵام بێئەنجام بوو مسلمانانی عزیز خدای گەورە جەلە جەلالەهو هەمیشە لەگەڵ ئەوەیدا بووە فەرق و جێوازی لە نێوان کچ و کووردا نەکەن بەڵکو ئەگەر کچ بوو زیاتر دەبی ئاگات لێبێ چونکە ئەوە ئامانەتە بێ دەسەڵاتە نابێ غەدری لێ بکەیت ئەگەر کاتی شوکردنی هات بە هەر شێوەیەک بێت نابی کۆسپی بۆ دروست بکەیت ئەگەر پیاوەکە باش بوو ئیماندار بوو کاسب بوو کچەکەتی پێ بدە ئاخر ئەگەر نەیدەیتێ دواتر دەمینێتەوە ئەو کات تۆ گونەحبار دەبی برایانی موسڵمان ئەی ئەوانەی دەوڵەمەندن ئەی ئەوانەی دەسەڵاتدارن ئەی ئەوانەی خاوەنی پلەپایەن ئەگەر کەسێک هاتە داوای کچەکانتان با هەژار بێت با کوڕەکی بێشەهادە و پلەپایە بێت ئەگەر ئیماندار بوو بەڕەوشت بوو ئەو پلەپایە لەلای خوای گەورە گرنگترە جا موسڵمانان دەمەوێت ئەو دیاردەیە بنبڕ بکرێت گەنجەکان باوکەکان لەمڕۆ بەدواوە ئێمە لە گوندەکەمان ئەو نەریتە تێک دەشکێنین ئەو ئافرەتانەی کە گەورن و شویان نەکردووە ئەو گەنجانەی کە لەبەر هەژاری نەیانتوانیوە ژن بهێنن پێویستە پاڵپشتیان بکەین لە داهاتوشدا تکایە کچەکانتان مەهێڵنەوە بۆیە خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئیدا جاءەکم من تەرضونە دینەه وخولقه فزەوەجوه واتە ئەگەر کەسێک هاتە خوازبینی کچەکانتان دین و ڕەوشتێکی جوانی هەبوو ئەوە کچەکانتانی پێشکەش بکەن